دوای سێ هەفتە لە وەستانی یاریەکانی خولی پلەیەکی کوردستان بەهۆی گواستنەوەی یاریزانان و پشووی نێوان یاریەکان بە هەفتەی دێمی خولەکە دەستی پێکردەوە. زانکۆی جیهان لەسەر یاریگای خۆی پێشوازی لە پیشەسازی هاوشاری کرد. لە سەرەتاوە تیپیمان باشتر دەردەکەوت و خواستی پێشکەوتنی هەبوو. هەر بۆیە لە خولەکەکانی 13 و 18 با 2 گۆڵی هێمن عەلی هێرشبەری تازە گرێبەز لەگەڵ کرا و پیشەسازی لە یاریەکە پێشکەوت. لە خولەکی 43 بیلال نەحنووس توانی گۆڵی سێمیش بۆ پیشەسازی زیاد کرد. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم سامان شوان بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی یەکەمی بۆ زانکۆی جیهان تۆمار کرد. نیوە یەکەم بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی پیشەسازی بە کۆتا هات. لە نیوەی دووەم و لە خولەکی 63 مەحموود حەسەن جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە دوای تۆمارکردنی گۆڵی دوم بۆ زانکۆی جیهان. لە کۆتاییەکانی یاریەکە لەگەڵەوەی زانکۆی جیهان هەوڵی گۆڵ یەکسانی دەدا، پیشەسازیش دەرفەتی زیادکردنی جیاوازەکەی هەبوو، بەڵام یاری بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی پیشەسازی بە کۆتا هات. گۆڕانکاریش زۆر کرا بە ئۆڕۆ لە یاریەکە لە پێکاتی یاریزانەکان کارێگەری زۆری هەبوو، چکە لەو ماوەی گواستنەوە یاریزانان ئەو کاتەمان نەبوو مەسەلەن یاریزانەکان لەگەی ڕاهێنانیش تەواو بکەن، تەسیقەش تەواو بکەن. تەنها یەک یاری و دیما کرد، ینی بە یاریەک لەو کاتەکەمە نەماتوانانی ئەو ئیسنجام و تەسیقە لە بین یاریزانەکان دروست بکەین. ئەو یاری لە بۆمە زۆر گرنگ بوو بەڕاستی، یعنی لە مەرحەلەی دووەم ئەو یارە لە بۆمە گرانترین یاری بوو. بەخۆ دەزانی کاتێک کە مەرحەلە دەست پێ دەکات هەموو فەریقان خۆیان عازر دەکەن. ئەمەش توانیمان بە 3 سال یاریزان هاتین لە نادەکانت کە هینامان حەمدە توانیمان سەرکەوتنە بەدەست بینین. بەم جۆرەیانەی پیشەسازی بە ئەنجامدانی دیاری بووە خاوەنی 12 خاڵ و لە ناوەڕاستی ڕیزبەندی دەبیندرێت. یانەی زانکۆی جیهانیش بە 8 یاری و بە تەنها 4 خاڵ لە خانەی پێش کۆتایی ڕیزبەندیدایە. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.